بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە وێڕای سڵاو و ڕێزی خۆم و هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی پێشنیوەڕۆ بە کاتی ئێران. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کرماشان هاوکات لەگەڵ شەنشاری ئێران، کۆبوونەوەی خەڵکی ئازادیخوازی کوردستان لەسەر مەزاری ژینا ئەمینی لە سەقز، بانگەشەی چالاکوانانی سەردەشت بۆ ڕێزگرتن لە یادی هەفتی پوشپەڕ، دەست بەسەرکردنی مێرمەنداڵێکی 16 ساڵە لە شاری سەقز، ئاگرگرتنی کێڵگەی گەنموجۆی گوندی نەوبەهاری سەقز و دارستانەکانی مەریوان، گیاندەستانی 5 کەس لە دوو ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ، کۆبوونەوەی خانشینکراوانی سندوقی فولاد لە ئیسفەهان و گواستنەوەی 330 هاوڵاتی بۆ نەخۆشخانە بەهۆی شەپۆلی خوڵبارین لە سیستان. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کرماشان هاوکات لەگەڵ شەنشاری ئێران. ڕۆژی یەکشەممە 4 مانگی پوشپەڕ خانشینکراوانی تەمین اجتماعی کرماشان هاوکات لەگەڵ خانشینکراوانی شارەکانی شوش، شوشتەر، حوتەپا، کەرخە و ئەهواز بە کۆبوونەوە لە بەردەم ئەو ڕێکخراوەیە ناڕزایەتی خۆیان لە ئازدۆخی خراپی معیشەت نیشاندا. خانشینکراوانی بەشدار لەو کۆبوونەوە بە وتنەوەی دروشمی تەنیا لەسەر شەقام دەگەین بە مافەکانمان ناڕزایەتی خۆیان لە ئازدۆخی خراپی ژیان و معیشەت نیشاندا. خانشینکراوانی تەمین اجتماعی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و جابینکردنی بیمەی دەرمانی بوون. تجمع بازنشستگان امروز 4 تیر 1402 در مقابل اداره‌کار شهرستان شوش. راهپیمایی بازنشستگان تامین اجتماعی شوش امروز 4 تیر ماه 1402. تجمع بازنشستگان شوش امروز 4 تیر در مقابل اداره‌کار شهرستان شوش. بازنشستگان تامین اجتماعی شوش خسته نباشید. خسته نباشید. خسته نباشید. کۆبوونەوەی خەڵکی ئازادیخوازی کوردستان لەسەر مەزاری ژینا ئەمینی لە سەقز. بەپێ هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 4 مانگی پوشپەڕ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی کوردستان لەسەر گۆڵکۆی ژینا ئەمینی لە گۆڕستانی ئایشی سەقز کۆبوونەوە. بەپێوە راپۆرتە خەڵکی ئازادیخوازی کوردستان بە کۆبوونەوە لەسەر گۆڵکۆی هەمیشە زیندوو ژینا ئەمینی وێڕای ڕێزلێنانە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری پەیمانیان لەگەڵ هاواتەکانیان نوێ کردەوە. بانگەشە چالاکوانانی سەردەشت بۆ ڕێزگرتن لە یادی هەفتی پوشپەڕ. ڕۆژی یەکشەممە 4 پوشپەڕ ژینگە پارێزانی سەردەشت لە بانگەوازێکدا داوایان لە خەڵکیەوە شارە کرد بۆ کاتژمێر 4 ئێوارەی ڕۆژی دووشەممە 5 پوشپەڕ بۆ خاوێنکردنەوەی ژینگەی دۆروبەری بەنداوی کێلێ لە سەرچاوەکانی ڕەش کۆببنەوە.
لەسەر بڕیاری پێشووی کۆمەڵی شاخەوانی سەردەشت بە بۆنەی ڕێزگرتن لە یادی هەفتی پوشبەر ساڵیادی کیمیابارانی سەردەشت و بە مەبەستی ژینگە پارێزی و بە کولتورکردنی ئەو ئەرکە پیرۆزە بڕیار لەسەر پاککردنەوەی سەیرانگایەکێ لێدراوە. دەست بەسەرکردنی مێرمەنجاڵێکی 16 ساڵە لە شاری سەقز. ڕۆژی یەکشەممە 4 پوشبەڕی 1402 مێرمەنجاڵێکی 16 ساڵە بە ناوی سینا حەیدەری خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. بە پێڕاپۆرتەکان هێزەکانی ڕژیم بە بێ بەڵگەی یاسایی هێرشیان کردوێتە سەر ماڵی باوکی ئەو مێرمەنجاڵە و دەست بەسەریان کردووە. سەرەڕای سەردانی باوکی سینا حەیدەری بۆ ئێجارەی ئیسلاحات و دادسەرای ڕژیم لە چارەنووس و شوێنی ڕاگیرانی و هاوڵاتیە هیچ زانیاریەک لە بەردەستان نییە. ئاگرگرتنی کێڵگەی گەنموجۆی گوندی نۆبەهاری سەقز و دارستانەکانی مەریوان. بەپێ هەواڵی گەیشت و کێڵگەی گەنموجۆی گوندی نەوبەهاری سەقز و دارستانەکانی گوندی بێڵۆی مەریوان ئاگری گرتووە و ژینگە پارێزان و خەڵکی ناوچەکەش نەیانتوانیوە ئاگرەکە کۆنترۆڵ بکەن. بە وتەی هاوڵاتیان هۆکاری ئاگرگرتنی کێڵگەی گەنموجۆی گوندی نەوبەهاری سەقز هێشتا ڕوون نییە، بەڵام بەهۆی نەبوونی تیمی فریاکۆتن و ئاگرکوژێنەوە نەیانتوانیوە ئاگرەکە کۆنترۆڵ بکەن و زیانێکی زۆر بە جووتیاران گەیشتووە. هەروەها دارستانەکانی گوندی بێڵۆی مەریوان بەهۆی ئۆپراسیۆنەکانی سوپای پاسداران 4 ڕۆژە ئاگری گرتووە و هێزەکانی ڕژیم ڕێگە نادەن خەڵک و ژینگە پارێزان بۆ کۆنترۆڵکردنی بچن و دەیان هێکتا لە جەنگەڵەکانی ناوچەکە لە ناوچووە. گیانەدەستانی 5 کەس لە 2 ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ. ڕۆژانی شەمە و یەکشەممە 3 و 4 پوشبەڕ بەهۆی ڕووداوی 2 ڕووداوی هاتوچۆ لە مێحوەرەکانی ورمێ سەڵماس و ورمێ مەهاباد 5 هاوڵاتی گیانیان لەدەستا. بە پێڕاپۆرسەکان ڕۆژی یەکشەممە 4 پوشبەڕ 4 سەرنشینی 2 ئۆتۆمۆبیل بەهۆی ڕووداوێکی سەخت لەسەر ڕێگای ورمێ سەڵماس گیانیان لەدەستاوە. لە لایەکی دیکەوە شەوی شەممە ئۆتۆمۆبیلێکی جۆری پژۆ لەسەر ڕێگای مەهاباد ورمێ لە نزیک سیلۆی گوندی ئادا وەرگڕا و شۆفێرەکەی بە سەختی بریندار و دوای گواستنەوە بۆ نەخۆشخانە گیانی لەدەستاوە. کۆبوونەوەی خانشینکراوانی سندوقی فولاد لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 4 مانگی پوشبەڕ خانشینکراوانی سندوقی فولادی ئیسفەهان دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانشینکراوانی سندوقی فولاد لە ئاست گرانی و هەڵاوسان ناڕازین و خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵای هاوسانسازی و بەڵێنەکانی بەرپرسانی دەوڵەت بۆ چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. گواستنەوەی 330 هاوڵاتی بۆ نەخۆشخانە بەهۆی شەپۆلی خۆڵبارین لە سیستان. ڕۆژی یەکشەممە 4 پوشبەڕ بەهۆی هاتنی شەپۆلێکی خۆڵبارین لە شارستانی زابۆلی سەربۆستانی سیستان و بەروشستان 330 هاوڵاتی ڕاگوێزی ناوەندە دەرمانیەکان کران. بە وتەی بەرپرسانی شارستانی زابۆل زۆربەی بەستەری کراوان مەرەخەس بوون و تەنیا 57 کەسیان لە بەشی چاودێری تایبەتدا ماونەتەوە. شاینی باسەکە وشکە ساڵی بەرزەوام نەزانی هەقئاوەی هیرمەند و سیاسەتە هەڵەکانی ڕژیم لە بواری ئاودا سەرەکی ترین هۆکارەکانی شەپۆلی خۆڵبارین لە سیستانە و ساڵانە بە هەزاران کەس ناچار بە کۆچ بۆ ناوچەکانی دیکەی ئێران دەبن. دووە هەواڵ خۆپیشاندانی خەڵکی کوریای باشوور لە شاری سێئۆل. هەزاران شارۆمەندی خەڵکی کوریای باشوور ڕۆژی شەممە 3 پوشبەڕ دژ بە بڵاوکردنەوەی ئاوەڕۆی تێکەڵ بە مادەی رادیۆکتیڤی وزەخانەی فوکوشیمیای ژاپۆن بۆ نێودەریا لە شاری سێئۆل خۆپیشاندانیان کرد. بەشداربووانی ئەو خۆپیشاندانە ناڕزایەتی خۆیان لە ئاز پیسبوونی لێوارەوەکانی کوریای باشوور و کاریگەریەکانی لەسەر بەرهەمە کشتوکاڵیەکان و خەڵکی وڵاتە نیشاندا. هەروەها ماسیگیرانی کوریای باشوور سەبارەت بە کاریگەریەکانی ئەو ڕووداوە لەسەر تەندروستی خەڵکو و
پیشەکانیان هۆشداریان دایە دەوڵەت و زاوایان کرد لەگەڵ وڵاتی ژاپۆن مەکانیزمێک بۆ ڕێگیریکردن لە تێکەڵبوونی ئاوەڕۆی وزەخانەکە لەگەڵ ئاوی جەریا بدۆزنەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.